kağıt kırtasiye ürünleri imal ediyoruz ve onların hem yurt içi hem yurt dışı satışlarını yapıyoruz. Yurt dışında ihracat yaptığımız 15 civarında ülke var. Şu anda bugün başladı biliyorsunuz. İyi geçeceğini ümit ediyoruz. Katılım olarak firmalar geçen seneye göre %70 artış sağlanmış. İnşallah güzel bir fuar geçireceğimizi ümit ediyorum. Bu yıl 16.'sı düzenlenen bu fuara biz de 16 yıldır katılmaktayız. Zaten firmamız çok eski bir firma. Ben 3. kuşağım bu firmada. Dedem, babam, şimdi de ben ve abim şirketin başındayız. Yerli %100 imalat, yerli imalatımız var. Fuara katılımcı sayısı da bu sene sanırım rekor kırdı. 200 adet katılımcı var. Dünyanın 4. büyük kırtasiye fuarı bu. کە دیارە هەموو ساڵی ئەو دەمەی کە خەڵک بەرەو نەوروز دەچێ ماسی نەورۆزی دەکرن مەژەوە دامان ناوە لە چوارڕایە شنوۆیە متەسفانە ئەو ساڵ بە عیلەتی بەعزە مشکلاتیشی کە بەسەر خەڵکی هاتووە بازاڕەکە بەڕێک شلترە نیسبەت بە ساڵە دادەندرێ بۆ سەر سفرەی عەوسین و ئەو جورە مەسایلێک کە ساڵنەوە دەبێتەوە ئەمان توولی مدەتی ئەو مانگەیدا کە هێندێک مەسەلەن جەماعەت دڵی پێخۆشە لەبەر منداڵەکەی لەبەر خانەوادەی هەلاقەی پێێتی و بەعزەشیش بۆ سەر سفرەی عەوسین کە ئەو دەمی ساڵنەوە دەبێتەوە ئەو جورە شتەی دەکردن و دەبنەوە ماڵێ دەوروبەری مانگێکی ئەو شتە دەوامی هەیە. ئەمن سەید محەممەدم دانیشتو شاری شنوێمە 23 ساڵە و کارەی دەکەم وەلی ئەو ساڵ بەداخەوە بە پێچەوانەی ساڵەکانی دیکەم کە دەبوو بازار خۆشتی بە وەڵی بازار زۆر ناخۆشە نازانم هۆکارەکەی چییە. ئەمڕۆ ئێمە لێرەین لە پەیمانگای ترێنین ئەکادمین بە بەمەستیکردنەوەی پێشانگای کە تەواوی داهاتەکەی بۆ خانەی بەسەرپەرشتانە بە پێشانگاکەمان پێگاتووە لە ئیشی دەستی کۆمەڵک خاتون کە باوکاری ئەوانم پێشانگای بەڕێوە ئەچێ ئیشەکان بریتین لە دەستبەند و ملبەندووە هەروەها کۆمەڵێک ئیشی دەستی تری تایبەت خۆشحاڵە بین کە هەر کەسێک لێرە لەگەڵمان بەشدار بێ و هاوکارمان بێ و هاوکاری خانەی بەسەرپەرشتان بکە کە ئەمە شانسێکی باش ئەبێ بۆ هاوکاریکردنیان. پرۆژەکەمان پرۆژێکی خێرخوازیە داهاتیان پێشەنگایش بۆ مناڵانی خانەی بێسەرپەرشتانە پرۆژەکەشمان بەناوی سۆزێک بۆ مناڵەکانمانە بە ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێ و فکری ئەم پرۆژەیەش لەلایەن خاتوبیناییەوە بوو و ئێمەش بە ئیشەکانمان بەشداریمان کردووە هیواداری خەڵک بەشدار بێت وەک هاوکاریکی بچووکیش بۆ مناڵانی خانەی بێسەرپەرشتان. Koyuk şimdi arkadaşlar.